تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری: ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا: عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی: سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا: ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵا، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد. مامۆستایانی ئینگلیزی: زانا کاکەبرا، گۆران محەدین. کوردی: ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی: کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە. تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕێکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدی بێنە. دووبارە سڵاو خوێندکارانی ئەزیز، دەستەکەینەوە بە لایڤەکە هەر تەواوکەری زەبر واتە زەبری خولێنەر لە پرسیاری چوارەمی پێداچوونەوەی بەندی 2 بۆ 1 ئاوەستاین. دەنگەکەمان مەزبوطە، ئەگەر مەزبوطە با دەست پێ بکەینەوە زۆرترین هاوڕێتان تاک بکەن بۆی زۆرترین خوێنکار و هاوڕێتان سوود ببینێ لەم لایڤە. پرسیاری چوارەم ئەڵێ هێزەی پێویستە زۆر دووبارە ئەبێتەوە بۆکردنەوەی دەرگایەک چۆن دەگۆڕێگە دەستکی دەرگاکە لە ناوەڕاستە بێت. ئێمە ئەڵێن هێزی پێویست دەبێتە 2 ئەوەندە، چونکە بۆ دەستکەوتنی هەمان زەبر ئەبێ هێزەکە بێ بە 2 ئەوەندە. باشە یعنی چی؟ ئێمە ئەڵێن دەستکی دەرگاکە خراوەتە ناوەڕاست، یعنی باسکی خولانەوە بۆ بە نیو ئەوەندە. بۆ ئەوەی هەمان زەبرم دەست بکەوێت باسمان کرد ئەبێ زەبرەکە بێ بە چەند ئەوەندە؟ 2 ئەوەندە، چونکە پەیوەندی نێوان ئێفودی پەیوەندیەکی پێچەوانەیە. پرسیاری پێنجەم، ئەم پرسیارە ساڵی پار لە خولی 2 هاتبووەوە. ئەڵێ درێژی باسکی پایدەر، زۆرینەتان پاسکیتان هەبوو بەکارتان هێناوە، پایدەرەکەی باسکێکی هەیە، درێژی ئەو باسکی پایدەرە چۆن کار لە بڕی زەبری کاریگەر دەکات بۆ جوڵاندنی تای پێشەوەی پاسکی دەکات. هەمووتان ئەزانن قاچ خستنە سەر پایدەرەکە و دروستبوونی ئەو جوڵە بە خولەی کە زەبری خولێنەرەوە بێتەوەی جوڵەی تایەکە بەوەی پایدەرەکەوەیە و هێزی قاچی تۆ لەسەر باسکی پایدەرەکە. ئەڵێن تا باسکی پایدەرەکە گەورەتر بێ، دی زۆرترە، تا دیش زیابکە زەبر زیایەکات و تایەی پاسکیلەکە ئاسانترە خولێتەوە. یعنی من هێزێکی چیتر بەکارێنم، هێزێکی کەمتر، کەواتە تا درێژی باسکی پایدەر زیادکە بۆی هەمان زەبری خولێنەرم دەست پێوێتەوە بۆ تایەکە بە تەکی دەبێت هێزەکە کەم بکە و ئەبێتەوەی خولانەوەیەکی ئاسانتر. ئەمە بەنسبەت ئەو پرسیارانی کە لێرە هەیە. خوێنکارانی ئەزیز بچن بۆ پێداچوونەوەی بەشی دووەم. پێداچوونەوەی بەشی دووەم بەڕاستی کۆمەڵێک پرسیاری گرنگی تایە، بە ئەو پرسیارانە شیکار بکەین بۆی بەسەرمانە تێپەڕ نەبێت و بتوانین وەڵامەکان وەکو پێویست بینەوە و پرسیارەکانت پێ بگات. پرسیارەکانی پێداچوونەوەی بەشی دووەم لە کتێبەکەت، پێداچوونەوەی بەشی دووەم لە کتێبەکەت کۆمەڵێک پرسیاری گرنگن. یەکێک لەو پرسیارانە بۆ نمونە ئەم پرسیارەی کە هەیە پرسیاری دووەمە کە ئەم پرسیارەش ساڵی پار بە هەمان شێوات بووە. ئەڵێ 2 هێزکاریان کردۆرە سەرم تووڵە، ئایا کام هێزەیان زەبر دروست دەکات کامیان دروستی ناکات؟ ئەمە بریتە لە تەوەرەی خولانەوە، ئەمەش باسکەکەیەتی. هەر هێزێک تەریب بێ بە تەوەرەی خولانەوە یا بە تەوەرەی خولانەوە کە دابڕوا زەبر دروست ناکات. فێر بوویت. بەڵام ئەم هێزە ئێستا ئەستورە لەسەر تەوەرەی خولانەوە، ئایا زەبر دروستەکە یا دروستی ناکات؟ بە تاکید دروستی ئەکات. کەواتە هێزی دووەم زۆرترین زەبر دروست دەکات، بەڵام هێزی یەکەم هیچ زەبرێک دروست ناکات. ئەمە بەنسبەت پرسیاری پێنجەمی دووەمی پێداچوونەوەی بەش. ئەوەی کە گرنگە پرسیاری پێنجەمیشە زۆر هاتۆتەوە لە ئیمتحانی بەکەلۆری. 2 هێزێکی ئەستون هێزێکی لار کاریان کرد لەسەر تایەی پاسکیلێک. ئایا بێتەوەی خولانەوەی؟ بەڵێ هەردوو هێزەکە زەبر دروست دەکەن. بۆ لەبەرەوەی هەردوو هێزەکە ئەگەر دیقەت بیت ئەمە بریتە لە تایەکە ئەم هێزەیان هێزێکی ئەستونە، ئەم هێزەیان هێزێکی لارە F2 ئەمەشیان F1 ئەبێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر واتە پۆزەتیڤە.
بەڵام کامیان زۆرترینە من نەزانم ئەمە تەوەری خولانەوەی ئەگەر ئەمە تەوەری خولانەوە بێ کەواتە ئەم هێزە لەگەڵ ئەم باسکەیە گۆشەی نێوانیان چەنە 90 پلەیە بۆیە ئەمەیان زۆرترین چی دروست دەکات زۆرترین زەبر دروست دەکات بەڵام ئەمەیان لە 90 بەرەو 100 تا ڕۆشتووە ینی گۆشەکە وای لێ هاتووە کە بڕی زەبرە خولێنەرەکەم چی بێت کەم بێتەوە چونکە ئەم هێزە لارە هێزە لارەکانی ژەمیشە بڕی زەبرەکەیان لە ئەستونەکان کەمترە ئەمە بەنیسبەت پرسیاری پێنجەمی پێداچوونەوەکە پرسیاری شەشەم بەڕاستی پرسیارێکی گرنگ پرسیارێکی زۆر پرسیارێکی ڕێک و پێک دوو هێز قەڵەمەکەت با بەدەستەوە بێت لەم پرسیاری شەشەمەیە دوو هێز هەمان بڕیان هەیە ینی هێزەکان بڕەکانیان یەکسانە ئاراستەکانیان پێچەوانەیە کارەکەنە سەر تەنێکی دیاریکراو لە هەمان خاڵدا خەدوێنە بەژێرەوەشە دوو هێزی بڕ یەکسانی دژ ئاراستە کارەکەنە سەر یەک خاڵ ئایا دەتوانین زەبرێکی دیاریکراو لە سەرتەنەکە پەیدا بکەین بە تەئکید وەڵامەکەی نەخێرە بۆ وەکو ئەوە ئێستا ڕەسمەکە دووبارە بکەمەوە هێزێک بەم شێوەیە لەم خاڵەیە ئەمە هێزی یەکەم هێزێکیش بەم شێوەیە لەم خاڵەیە ئەمە هێزی دووەم ئەگەر ئەمە دەنیوتن بێت ئەمیش دەنیوتن بێت بە تەئکید ئەم هێزە بە ئاراستەی میلی کاتژمێر زەبرێک دروست دەکات ئەمیش بە پێچەوانەی میلی کاتژمێر زەبرێک دروست دەکات لەبەرەوەی بڕی هێزەکان یەکسانن کار لە هەمان دووریەکەن لە تەوەری خولانەوە کەواتە بەرەنجامی زەبرەکان سفرە جەماعەت خوێنکاری خۆشەویست بەرەنجامی زەبرەکان سفرە چونکە دوو هێزی وەک یەک دروستە بن لە بڕدا بەس ئاراستەکانیان چین پێچەوانن بەڵام هەر یەکەیان زەبری هەیە یان نیەتی بە تاکید ئەمەی سەرەوە زەبرێکی هەیە بە ئاراستەی میلی کاتژمێر و سالە بە ئەمەی خوارەوەش زەبرێکی هەیە بە پێچەوانی میلی کاتژمێر و موجەبە بڕی زەبر بۆ هەر یەکەیان هەیە بەڵام بەرەنجامی زەبرەکان ئەکاتە سفر ئەوە بەنیسبەت پرسیاری شەشەم پرسیاری هەشتەم ئەڵێ سەتڵێکی پڕ لە ئاو بارستایەکەی 54 کیلۆگرامە و بەپەتێکەوە هەڵواسراوە لەسەر لولەکێکی وەستا هەڵکراوە نیوەتیرەکەی 0.5 مەترە ئەگەر نەخولێتەوە لولەکە و سەتڵەکەش بە پەتەکەەوە شۆڕ ببێتەوە زەبر چەندەکە سەتڵەکە بە دەوری چەقی لولەکەدا پەیدای دەکات هەمووتان ئەزانن زەبرەکات FD ساینی سێتە وتمانەمە لەباری شاڵیە کێشەکە بارستاییەکە ئەبێت بە کێش و ئەبێت بە هێزەکە کەواتە ئێفەکە ئەبێ بە MG دیشمانەیە و گۆشەکەشمان ئەستوونەواتە نەوەیە ئەمیش پرسیارێکی ئاسان بەڵام سەرنج بن پرسیاری نوێن پرسیارێکی زۆر زۆر گرنگە و پرسیارێکە بەڕاستی پێویستە هەمووتان بتوانن پرسیارە شیکار بکەن پرسیاری نوێم بۆ شیکارەکەم و ئەو ئەگەرانەشی کە لە پرسیاری نوێمە ئەگەر هەیە دەستکاری بکاریان گۆڕانکاری تیا بکە ئەوەشت پێڵێم درێژی باسکی بەرزکەرەوەیە گواتە سڵنێک لە شوێنی دامەزراوەکەیە ئەمە بریتە لەو سڵنەی کە باسمان کرد درێژی باسکەکەی بریتە لە 15 متر دی گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆ ڕسمەکە بەم شێوەیە ئەمە گەر ئۆتۆمبیلەکە بێت ئەمە بریتە لە درێژی باسکی بەرزکەرەوەکە یعنی دیەکەی چەند مەترە 15 مترە گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆ خۆی ئەمە یاوینەتێ ئەڵێ ئەمە چەند پلەیە ئەمە 20 پلەیە جوان سەرنج بە بۆی بزانیت چییە و ئابەمەوە ئەزانم کە قولاپێکی پێوەیە بۆ ئەوی بتوانم سەنگێک قورساییەک بارستاییەکی پیاڵ بواسم ئێستا وتوێتی گەورەترین کێش دەتوانێت بێتەوەی بەرزکەرەوەکە و ئەو زەبرە دیاری بکە کە ئەویش بە دەوری بنکەی باسکەکەدا پەیدای دەکات ئەلف بڕی زۆرترین زەبر کە بەرزکەرەوەکە دەتوانێت بەرگەی بگرێت چەندە ینی زەبر بدۆزەرەوە ئەگەر زۆرترین کێشکە پێ هەڵبواسێت 450 نیوتن بێت کەواتە ئالێرەیە ئەو ئێفە ئەبێ بە FG و ئەبێ بە 450 نیوتن باشە ئێستا من هێزم هەیە باسکیشم هەیە گۆشەم هەیە یاساکەی ئەگەر بمەوێت زەبر بدۆزمەوە ئەڵێن ئەکاتە چی ئەکاتە FD ساینی سێتە FD ساینی سێتە F دراوە بەڵێ 450 D دراوە بەڵێ 15 متر بەڵام ئاگادار بە زۆرتانم هەڵەیەکەن ئەڵێ گۆشەکە 20 ساینی 20 دانەی ئایا ڕاستە دڵنیام ئێستا زۆرینەتان ئەڵێن نەخێر وە کۆمەڵێکیش هەیە بڵێ بڵێ ماتەمە و گۆشەیە دراوە لە پرسیارەکە من دایانێم بەڵام تۆزێک پێش ئێستا باسمان کردوتمان ئەم گۆشەیە گۆشەی نێوان F و Dە
ئایا ئەم گۆشەیە گۆشەی نێوان ئێفودیە جوان دیقەت بن ئەم گۆشەی بیستە گۆشەی نێوان ئێفودیە نەخێر ئێکەواتە ئەگەر گۆشە نەبێت کامە گۆشەکەیە درێژکراوە ئێمە وەربگرە من ئەزانم ئەمە چەند پلەیە 90 پلەیە ئەگەر ئەمە 90 پلەوێت کۆی ئەمان ئەم دوانەش نابێ بکاتە 90 پلە بەڵێ بە تەکید 90 ناقسی 20 ئەمە گۆشەی نێوان ئێفودیە ئەمە بریتیە لە گۆشەی نێوان ئێفودی چەند پلە ئەکات 70 پلە کەواتە گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆکە دراوە بە هیچ شێوەیەک لە پرسیارەکەی ئێمەیە بەکار نایەت سەبەبەکەی چییە؟ ئەم گۆشەیە لە نێوان باسکی خولانەوەکە لەگەڵ تەوەرەی ئاسۆ بەڵام ئایا یاساکەی من گۆشەکە گۆشەی نێوان تەوەرەکە و باسکەکەیە بە تەکید گۆشەی نێوان ئێفودی ئەمە کێشەکە ئەوەش باسکەکە دڵنیای کە ئێستا گۆشەکە چەنە هەفتایە بۆ چونکە ئەم دوانە کۆ بکەینەوە بێ بکاتەوە سێ گۆشە وەستاوەکەکە 90 پلێ ئەڵین ساینی چەند ئەڵین ساینی هەفتا دۆزیوانەتەوە بڕی زەبرەکە ئەکاتە 6343 نیوتن مەتر ئەمە زەبری خولێنەری ئەو سیارەیە ئەو کردە ئەو فلاتە ئەو بەرزکەرەوەیە کە لە شوێنی دامەزراوەکەی هەیەی خوێنکارانی عەزیز لقی باعەکەی سەریکە چی وتووە ئەڵێ چی ئەڵێت زۆرترین کێشکە ئەم بەرزکەرەوەیە بتوانێت پیا هەڵبواسێ و بەرزی بکاتەوە چەندە یعنی جارێکی تر ئەم کێشە بەکارمێنە کێشەکە بگۆڕە بەڵام گۆشەکە بکە بە چەند لەگەڵ ئاسۆ گۆشەکە بکە بە 40 پلە گۆشەکەمان کرد بە 40 پلە لەگەڵ کێ باسک و ئاسۆ چی بدۆزەرەوە FG چەنە باشە من کە یەک جار زەبرم دۆزیەوە وتمان ئەم بڕی زەبرەی تر ناگۆڕێت ئەو زەبرەکە یەکەم جار دۆزیمانەوە ئیتر چی یەنایەت زیاد و کەم ناکات کەواتە هەمان یاسادانێمەوە FD ساینی سێتە یەکێکی تر لەو غەڵەتانەی کە کەنتەلەبە بەداخەوە لەمە شەهرە چێت 40 پلەکە دانێت چلەکە وتێتی نێوان باسکەکە و ئاسۆیە نابێت ئەمە بەکاربێنم ئەبێت چی بکەم ئەبێت بە هەمان شێوە گۆشەی نێوان کێشەکە و چی بەکاربێنم کێشەکە و باسکەکە هێزەکە و باسکەکە ئەگەر ئەمە 40 بێت بە تاکید بەرامبەرەکەی چەنە نەوەیە چونکە نەوە ناقص هەمووتان ئەزانن 50 کات ئەمە 6343 داواکراوی یەکەم بوو دۆزیمانەوە و ناگۆڕێت هێزەکە FG و نازانم باسکەکە هەر 15 مەترە ساینەکە ئەبێ بە ساینی چەند ساینی 50 ئەمەیان ئەدۆزینەوە FG یەکسانە بە 6343 دابەشی 15 ساینی 50 وەڵامەکە 550 چی نیوتن ئەگەر دیقەت بیت گۆشەکەمان لە 20ەوە بوو بە 40 بە تاکید کێشەکەش لە 450 بوو بە چەند بووە بە 550 ئەمە بەنیسبەت شیکارکردنی ئەم پرسیارە و ئەو ئەگەرانەشی کە لەم پرسیارە هەیە هیوادارم ورد گوێ بگری بۆی بزانی چی ئەڵێم ئەم پرسیارە ئەکرێت بەم شێوەیە لێت بکە هەمان ئەم پرسیارە ئەکرێت بەم شێوەیە لێت بکە واتە پرسیارەکە چیت پێ بڵێ دەقی ئەم پرسیارە چینەوە سەر دەقی پرسیارەکە بۆی دەقی پرسیارەکە لە بەرچاوە بێت پرسیاری نوێمە لە پێداچنەوەی بەش ئەگەر پرسیارەکە وات پێ بڵێ درێژی باسکی بەرزکەرەوەیەک 15 مەترە یعنی دی ئەو کێشەی کە بەرزی ئەکاتەوە 450 نیوتنە ئەو قورسایی کە بەرزی ئەکاتەوە 450 نیوتنە پرسیارەکە ئەگەر پرسیارەکە پێت بڵێ زەبری خولێنەر کە دروستی ئەکات 6343 نیوتن مەترە ئایا گۆشەی نێوان باسک و ئاسۆ چەندە گۆشەی نێوان باسک و ئاسۆ چەندە چۆن بتوانین بیدۆزینەوە ئێمە یاساکەی کە دایانێنەوە بە هەمان شێوەڵێ زەبر یەکسانە بە FD ساینی سێتە چی نەزانراوە گۆشەکە ساینی گۆشەکە نەزانراوە زەبرەکە وەکو خۆی FD چنە ژێرەی کەرتەکە FD چنە
ژێر زەبرەکەوە. ئەگەر ئێستا من داوای ساینی گۆشەی لێ نەکردوم خوێنکاران، داوای گۆشەی لێ کردوم، کەواتە گۆشە ئەکاتە چی؟ ساین ئینڤێرسی تاو ئف دی زەبر هێز باسک ساین ئینڤێرسی. بەڕاستی ئەم پرسیارە بەم شێوەیە نهاتۆتەوە، بەڵامی تر ئەمەش امتحانی بە کەلۆریە و ئەگەری گۆڕانکاری لە پرسیارەکانە هەیە. تاوەکەمان 6343 هێزەکەمان 450 نیوتن کەڕەتی باسکەکەم 15 مەتر. ئەم گۆشەیە کاتێک کە من ئەیدۆزمەوە وەڵامەکەی ئەبێ بە 70 پلە. گریمان پرسیارەکە بەم شێوەیە ئەی 70 پلە بی 50 پلە سی 20 پلە دی 40 پلە. سەریکەن با بکەن سەریکە ئەڵێ کام لەم گۆشانە گۆشەی نێوان باسک و ئاسۆیە. تۆش پرسیارەکەت حل کرد بە یاسای ساین ئینڤێرسەکە کامەش ئەگەرێکی تری پرسیارە دۆزیتەوە 70 پلە نەکەویتە هەڵەوە چیت بۆ دەرچوو ڕاستەوخۆ تۆ بێیت هەڵی بژێیت دڵنیام مەجموعەیەکتان و کۆمەڵێکتان وەڵامەکە ئەی ڕاستە بەڵام ئەی ڕاستە بەڵێ ئەی ڕاستە ئەگەر پرسیارەکە بڵێ گۆشەی نێوان F و D چونکە ئەمەی ئێسە من دۆزیومەتەوە گۆشەیە لە نێوان هێز و چی؟ گۆشەیە لە نێوان هێز و باسکەکەی کەواتە 70 پلە ڕاستە ئەگەر بڵێ گۆشەی نێوان هێز و باسکەکەی. بەڵام ئایا پرسیارەکە لە گۆشەی نێوان باسکەکە و ئاسۆ چەندە؟ کەواتەڵێن ئەکاتە 90 ناقص 70 وەڵامەکە ئەکاتە چەند پلە؟ 20 پلە. ئەمە بریتیە لە گۆشەی نێوان باسک لەگەڵ چی؟ لەگەڵ ئاسۆ. واتە ئەم باسکی خولانەوەیە لەگەڵ ئەم ئاسۆیە گۆشەکەی چەند پلەیە؟ 20 پلەیە کە ئەمە ئەگەری گۆڕانکاری و پرسیارەیە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە وەڵامێکی دروست بیتەوە. ئەگەر بەم ڕێگەیە ئێستا کە من پێم وتیت تۆش بتوانیت بەم شێوازە پرسیارەکانت شیکار بکەیت و بە ئاسانی وەڵامەکان بیتەوە. بەڕاستی با لەوە زیاتر کاتان نەگرین هیوادارم سوودتان لێوەرگرت بێت و ئەم لایڤانەشکەیەکەینەوە لەسەر بەرشید و هەوڵ بن زۆرترین هاوڕێتان تاک بکەن و زۆرترین هاوڕێتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو سوودەی کە تۆ ئەیبینیت تۆ وەریەگریت هاوڕەکانیش سوودی لێوەربگریت. بۆ ئەمڕۆمان بەسە کە بازمان لە زەبری خولێنەر کرد کە بریتی بوو لە بەندی دووبۆیەکی بەشی دووەمی فیزیای پۆلی 12 بە هیوای سەرکەوتن و بەدی هیوای بەدەزێنانی نمرەی بەرز لە کۆتایی ساڵدا دووبارە سەرکەوتوو بن. هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵا، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد. مامۆستایانی ئینگلیزی زانا کاکەبرا، گۆران محەدین. کوردی ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی گەڕێکی مامۆستایان بەرامبەر پارکی ئازادی تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدیبێنە.